ماوەی 2 ساڵە لەسەر ئاستی نەخۆشخانە تایبەتەکانی دیکە بەخشین وەکو یەکەم نەخۆشخانەی تایبەت ناوەندی توێژینەوەی دروست کردووە و تا ئێستا چەندین توێژینەوەی نەخۆشخانەکە لە گۆڤارە نێودەوڵەتیەکان دابەزیوە و بووە بە دەستکەوتێکی گەورە بۆ نەخۆشخانەکە. سنتەری توێژینەوەی نەخۆشخانەی بەخشین یەکێکە لە سنتەر بەشە زیندوەکانی نەخۆشخانە. ئەتوانم بڵێم پێشەنگی نەخۆشخانە ئەهلیەکان بۆ لە دامەزراندنی ئەم سنتەرە بە وەرگرتنی ئەویش بە سوود وەرگرتن لەو داتا و زانیاریانی کە لە نەخۆشخانە تۆمار ئەکرێت کە بتوانرێت سوودی لێ وەربگرێت بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی. خۆشبەختانە لەم بوارە توانیمانە هاوکاری دەیان خوێندکاری خوێندی باڵا ببین کە هاتوونەتە ئێرە داتای پێویستیان پێدراوە بۆ ئەوی توێژینەوە ئەنجام بدەن. لە ڕێکی ترەوە خۆشمان کارمان لەسەر ئەوە کردووە کە بتوانین ئەم داتا و زانیاریانە هاوبەشی پێ بکەین لە ئەنجامدانی توێژینەوە نێودەوڵەتیەکاندا واتە لەگەڵ توێژەرە نێودەوڵەتیەکاندا بتوانن سوود لە داتا و زانیاریەکانمان وەربگرن. لە پاڵ ئەنجامدانی کاری توێژینەوەکان نەخۆشخانەکە چەندین خولیشی بۆ فێرخوازان کردوتەوە بۆ ئەنجامدانی توێژینەوە و پێگەیاندنی توێژەری بەتوانە. بەشداربووانی خولەکان بەبایەخەوە لە کاری سەنتەری نەخۆشخانەکە دەڕوانن. من وەک خۆم پزیشکی پایابڵندی هەناوی خوێندکاری دکتۆرا یەکێک لە تۆڵە سەرەکیەکانی دکتۆرا پێویستی بە دروستکردنی ڕیسێرچە کە زۆر ئیسفادەم لەم خولە کرد. هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم بەردەوام بن لەکردنەوەی ئەم جۆرە خولانە و بۆ بەرەوپێشچوونی ئاستی زانستی پزیشکان. باز لەوە دەکرێت بوونی ئەو توێژینەوانەی نەخۆشخانەکە هاوکارێکی باشی توێژەران دەکات لە پێدانی زانیاریە پزیشکیە گشتیەکان و هاوکات ئاستی نەخۆشخانەی بەخشینیش بۆ داهاتوو لە نێو ڕیزبەندی نەخۆشخانە تایبەتەکان بەرز دەکاتەوە. لە ماوەی ڕابردوودا لەگەڵ پۆلێک لە هاوڵانمان لە نەخۆشخانەی بەخشین چەند توێژینەوەکمان لە بوارە جیاجەکاندا لە گۆڤارە نێودەوڵەتیەکان بڵاو کردەوە و ئەمەش کاریگەری پۆزەتیڤ و چاکی هەیە هەم بۆ بەرەو پێشبردنی نەخۆشخانە لە ئاستی ئەکادمی و زانستیدا و بەتاماین و پێشمان وایە کە بەردەوامیمان لەم کارەمان ئەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی نەخۆشخانە لە بواری توێژینەوە و هەم لە بوارەکانی تریشە. لە سەنتەری توێژینەوەی بەخشین هەوڵی ئەوە دەدرێت لە پاڵ پێگەیاندنی توێژەری بەتوانە توێژینەوەی زیاتریش ئەنجام بدرێت و لە گۆڤارە جیهانیەکاندا بڵاو بکرێتەوە جگەلەوەی قوتابیان سوودێکی زۆری لێ دەبینێن. هاوکات دەبێتە دەستکەوتێکی معنەوی گەورەش بۆ نەخۆشخانەی بەخشین. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.